من بەڵێن بە مامۆستایان دەدەم و دڵنیاشیان دەکەمەوە کە لە کاتێکی زۆر نزیکدا پاشەکەوتی موچەش نامێنێت قەیرانەکانی زۆر کەم دەبنەوە. ماوەی مانجەکە پرۆسەی ساڵی نوێی خوێندن دەستی پێکردوێتەوە. هێشتا گرفتە هەمیشەیەکانی پەروەردە کە خۆیان لە نەبوونی بینای قوتابخانە و کەمی مامۆستا و خراپی کوالیتی پرۆگرامی خوێندن و سیستەمی پاشەکەوتی موچە دەبینێتەوە بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. ئێستا بۆ کردنەوەی بینای قوتابخانەیەک کە لەسەر ئەرکی کەرتی تایبەت دروست کراوە وەزیری پەروەردە هاتوۆتە سلێمانی لەبارەی کێشەی بینا و دامەزراندنی مامۆستایان بە شێوەی گرێبەست و وانەبێژ و چارەنووسی پاشەکەوتی موچەشەوە. وەزیری پەروەردە بۆ پەیام ڕایگەیاند. بەڵێ ئێمە هەوڵی جددی دەدەین بۆی پاشەکەوت نەمێنێ و بە پێی تەقدیری ئێمەش وەزعی دارایی زۆر بەرەو باش بوون دەچێتن. سعری نەوت بەرز بووە علاقە لەگە حکوومەتی عێراق بەرەو باشی چووە کەواتە هیچ مبرڕێک نییە کە پاشەکەوتی موچە بمێنێت. ئەویش بە بڕیارێکی حکوومەت گرێبەست نەبووتە ڕسمی لەگەر نەمانی ئەو قەیرانە بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەردەچێت کە ئەوانەش دەبنە ڕسمی. ڕێبەری پەروەردەکانیش دەسێنەوە بکەن کە ڕێژەی میلاکیان کەم تا چەند مامۆستای دیکە وەردەگرن. بێگومان لە هەر شوێنێک پێویست بێت دەرچوانی کۆلیژی پەروەردە و بنیاد دەتوانن دەرز بڵێنەوە. ماوەی 4 ساڵە حکوومەت بینای نوێی بۆ پەروەردە نەکردووەتەوە. ئەو بینایانەی کە ئێستاش تەواو کراون لە پێش ساڵی 2014ەوە بودجەیان بۆ تەرخان کراوە بە پێی وتەی بەڕێوەبەری بەشی بیناسازی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی. پارێزگای سلێمانی دووچاری گرفتی کەمی بینا بووەتەوە و پێویستیان بە نۆژەنکردنەوەی 300 قوتابخانە هەیە. هاوکات 43 قوتابخانەش کە بڕیار بووە دروست بکرێن کارکردن تیاندا وەستاوە. بەڵێ لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 43 بینامان لە کار وەستاوە بۆی بارودۆخی ئابووری ئەوانەیە. زیاد لە 300 خوێندنگامان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و بۆ پلانی داهاتووشمان بۆ دروستکردن 100 بینامان پێویستە. بەڵێ لەلایەن پارێزگاوانەیە زیاد لە دا بینای تەواو نەکراومان ئاراستە کردوون بەسەرجەم پێداویستەکانیانەوانێ 8 بیناشمان ئاڕاستی وەزارەتی پەروەردە کردووە بۆ تەواوکردنیان. بۆ تەواوکردن ساڵی پار ڕێکخراوی یونیسێف 6 بینای بۆ تەواوکردین کە ڕێژەی تەواوبوونیان خۆیان لە 85 بەرەوسەر بوو. هیچ بینایەکی ترمان تەواو نەکرا نەخێر تەواو نەکراوە. حکوومەتی ئەرێم با شێوەی ڕسمی مامۆسایان دانامەزرێنێت و بەهۆی نەبوونی پرۆژە ئاسای بودجەشەوە بودجەی بۆکردنەوەی بینای قوتابخانە و باخچە تەرخان نەکردووە. لە ماوەی ڕابردووشدا کەرتی تایبەت و ڕێکخراوی یونسکۆ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی دیکە بوونەتە فریادڕەسی کەرتی پەروەردە لەبارەی دامینکردنی بیناوە. لە ئێستاشدا چارەسەرکردنی کێشەکانی کەرتی پەروەردە تەنها خۆی لە داواکاری و بڕیار دەبینێتەوە. بە بیانی و قەیرانی داراییشەوە ئەو داواکاری و بڕیارانە لە سەرۆکایەتی حکوومەتەوە نەکراونەتە کردار. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.